كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. يچێک لەو ڕاستی و بنەمایانەی کە قورئان تەئکیدی لێ دەکاتەوە ئەوەیە کە ئینسانی موسڵمان پێویستە هەز بە جیاوازی خێر و شەڕ بکاتن. خوای گەورە دەفەرمێ والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى. دەفەرمێ سوێند بە شەو کاتێ هەموو شتێکدا دەپۆشێ و سوێند بە ڕۆژ کاتێ ڕووناک دەبێتەوە و سوێند بە هەموو نێرومێک هەوڵ و کۆشش و ماندووبوونی ئێوە جیاوازە. کەسی کەوا لەسەر ڕاستی بی وەکو کەسێک نییە کەوا لەسەر ناڕاستی و باتڵ بی، کەسێک کەوا ئیماندار بی وەکو کەسێکی بێباوەڕ نییە. خوای گەورە دەفەرمی ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسقا لا یەستەون. ئایا کەسێکی باوەڕدار وەکو کەسێکی خراپەکار وایە؟ بە هیچ شێوەیەک ئەوە وەکو یەک نابی. سەرنجامی چاکە هەر چاکەیە لە دنیادا و لە دوا ڕۆژیشدا کاتێک دەگەینەوە لای خودای گەورە کە شوێنی حیساب و شوێنی وەرگرتنی پاداشتە لە بۆ کار و کردەوەکانمان کە لە دنیادا کردومانە. بەڕاستی زۆر پێویستە ئینسان موسڵمان، ئینسانی چاکەکار هەز بکە کاتێک کە کردەوەیەکی چاک دەکا، کاتێکەوە تاعەت و عیبادەت دەکا، کاتێک کە بڕوای بە خودای گەورە هەیە لە گەورەترین تا گچکەترین کردەوە متمانەی تەواوی بە خودای گەورە هەبی کە هیچ لەو کردەوانە بزر نابیتن و هەر هەمووی پاداشتی بە چەندەها قات لەلایەن خودای گەورە دەدرێتەوە و یەقینی هەبی و دڵخۆش بی، گەشبین بی بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدا، نەک بەڕەشبینی و بە خراپی تەماشای بکە. یەک لەو عیبادەتانەی کەوە زۆر کەم باز دەکرێ و زۆر کەم ئاگادارین ئەگەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تەئکیدی لێ کردیتەوە، احتسابە. دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا من قام ليلة القدر إيمانا واحتسابا. أبي رمضان با إيمان واحتساب بك، أبي ليلة القدر با إيمان واحتساب بك، أبي شوين جنازك بك با إيمان واحتساب. يعني دەفەرمی کاتێک کەسێک ناخۆشی بەڵایەکی بەسەر هات با سەبر بگری و احتساب بکە. احتساب یانی چیە؟ یانی ئەجر و پاداشتی ئەو کار و کردەوەی بژمێرە لای خوای گەورە، متمانەی تەواوت هەبیتن و دڵخۆش بە بەوەی کەوە ئەو ئەجر و پاداشتەی بەدەست دێنی لەلایەن خودای گەورەوە. بۆیە بەڕاستی متمانە هەبوون وات لێ دەکاتن کەوا ئەتوو لەو کار و کردەوەی بەخۆشی و بەو پەڕی گەشببینیەوە ئەنجام بدەیت. بەڵام کاتێک متمانت بە کارێک نەبیتن، بە سەرنجامەکەی نەبیتن، ئەوە ناتوانی ئەو تەحفیز و ئەو ڕەغبەتت لا دروست ببێ کە ئەو کارەی ئەنجام بدەیت. هەروەکو چۆن قوتابیەک ئەگەر متمانەی بە کۆتایی ئەو خوێندنەی نەبی، بە بڕوانامەکە نەبی، وا نەزانی کەوا هیچ شتێکی سوودێکی لە دوا ڕۆژ پێدەگەینی، ئەو قوتابیە ناتوانانی ئەو ڕەغبەت و حەزە لە ناخی خۆی دروست بکا کە بخوێنی. ئەو قوتابیە دەتوانێت بخوێنی کە سەرنجامەکەی و نەتیجەی ئەو خوێندنەی ئەو بڕوانامەی بەدەستی بهێنی بە شتێکی گرنگ سیر بکە. بۆیە پێویستە ئەو بڕوا و تاعەتە ئەو کار و کردەوە چاکانە ئێمە ئەنجامی دەدەین بە گرنگی و بە گەورەیەوە سەیری بکەین. هەر حەسەنەیەک، هەر چاکەیەک لای خوای گەورە زۆر گەورەیە، حتا لە دنیا و لەوەی تێیدایە گەورەترە. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی تەنها 2 ڕەکعات سونەتی نوێژی بەیانیان لە دنیا و لەوەی تێیدایە گەورەترە. کەواتە بەو چاوە سیرکردنی چاکەکان وامان لێ دەکاتن کەوا بەو پەڕی ڕەغبەت و حەزەوە حەز بە گەورەیی و گرنگی ئەو کارە بکەین کەوا ئێمە ئەنجامی دەدەین. کاتێکە پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەوەی ڕەمەزان بە ئیمان و بە احتسابەوە بگری خوای گەورە لە گوناهەکانی خۆش دەوی. زانایان دەفەرمون فەرقی ئیمان و احتساب چییە؟ هەموو کار و کردەوەیەک کە دەکەی سەرەتا و دەستپێکەکی هەیە کەوات لێ دەکات دەستی پێ بکەی و ئەو کارە لەی سەر هەڵدەدا و کۆتایی و ئەنجامەکیشی هەیە کەوا سەرنجامی ئەو کارەی لە بۆ دەچیتن. ئیمان ئەو ڕەغبەتەیە کەوا وات لێ دەکاتن سەرەتا لەبەر ئەوەی بڕوات بە خودای گەورەی ئەو کارە ئەنجام بدەیت. احتسابیش کۆتایی و سەرنجامەکەیتی کە پاداشتی لای خوای گەورە و ڕەزامەندی لای خودای گەورەیە.